بەغدا لیستی موچەی مانگی دەی قبوڵ نەکرد و گەڕاندیەوە وەزارەتی دارایی هەرێم. ئەردۆغان لەبارەی پرۆسەی یاشتی لە تورکیا دەڵێت دەرفەتێکی مێژووی هاتۆتە پێش. ئیسرائیل هەوڵ دەدات عێراق لە بەدەستهێنانی چەکی پێشکەوت و شکست پێ بهێنێت. باگوێرەی زانیاریەکان وەزارەتی دارایی عێراق لیستی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی قبوڵ نەکردووە و گەڕاندیێتیەوە بۆ وەزارەتی دارایی هەرێم بۆ ئەوەی ئەو تێبینیانەی بەغدا لەسەر لیستەکە هەیەی چاک بکرێت. وەزارەتی دارایی عێراق داوا لە وەزارەتی دارایی هەرێم کردووە ئەو هەڵانەی هەن لەناو لیستی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم بەخێرایی چاک بکرێن و لە سەرەتای هەفتەی داهاتوو لیستی موچەی مانگی دەبنێردرێت بۆ بەغدا بۆ ناردنی موچەی فەرمانبەران. باگوێرەی زانیاریەکان ئەو شاندەی حکوومەتی هەرێم کە دوێنێ لە بەغدا بووە ویستویەتی ئامادەکاری بکات بۆ سەردانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ بەغدا لەبارەی پرسی موچە لەگەڵ بەرپرسانی بەغدا کۆ ببێتەوە. سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی گشتی ئاک پارتی لە کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەیدا لە پەرلەمانی تورکیا بە ناوی خۆی و گەلی تورکیاوە سوپاسی سەرۆکی گشتی مەهەپا دەوڵەت باخچەلی و پارتەکەی کرد بۆ ئەو گۆڕانەی نزیکەی یەک مانگە لە هەڵسوکەوتەکانیاندا ڕووی داوە لەبارەی پرسی کوردەوە. ئەردۆغان ئاماژەی بەوەدا کە کۆماری تورکیا کۆماری کەسێک چین و توێژێک مەزهەب و نەتەوەیەکی دیاریکراو نییە و وتی ئەمە کۆماری تەواوی هەوڵاتیانی تورکیایە بە چەپ و ڕاست و هەژار و دەوڵەمەندەوە و چەند کۆماری تورکەکانە هێندەش کۆماری کوردەکانە. وتیشی لە کاتێکدا هەوڵ دەدرێ نەخشەی ناوچەکە جارێکی دیکە بکێشرێتەوە ئێمە ڕاستەوخۆ برا کوردەکانمان بە مخاتەب دەگرین نەک گەریلا. ڕۆژنامەی ئۆرشەلیم پۆستی ئیسرائیل ئاشکرای کردووە دەوڵەتی ئیسرائیل لە ڕێگەی فشار بۆ دەوڵەتانی ئاسیا و ئەوروپا بە ڕێگەی جیاواز هەوڵی شکست پێهێنانی کڕینی چەکی پێشکەوت و سیستەمی بەرگری ئاسمانی لەلایەن عێراقەوە دەدات. ڕۆژنامەکە لە راپۆرتێکدا کە پشتی بە دوو سەرچاوەی وەزارەتی بەرگری عێراق و چەند ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران بەستووە نووسیویەتی ئیسرائیل لەگەڵ دەوڵەتانی ئەوروپا و ئاسیا تا عێراق گرێبەستی کڕینی چەکی پێشکەوت و سیستەمی بەرگری ئاسمانی شکست پێ بهێنێت.